ئەم منتیقەی شارە زوورە هی ئێمە خراپە، زۆر خراپیش. سەرەڕای ئەوەی بارانبارینی ئەمساڵ کاتی درێنەی گەرم و جۆی لە شارە زوو دوانەخست، بەڵام وەک جوتیاران ئاماژی پێدەکەن بەهۆی بارانبارین تا ئێستا بەشێک لە گەرمەکانیان وشک نەبووتەوە و بڕشتی ئەمساڵ بۆ نیوەکەمی کردووە. کێشەی جوتیاران بە مەش کۆتایی نایەت و گرفتی درەنگ وەرگرتنی بەروبوومەکانیان لە سایلۆکانی هەرێمی کوردستان و پێنەدانی داهاتی چەند ساڵی ڕابردوو لەلایەن بەغدادەوە هۆکارگەلێکن بوونەتە سەرچاوەی ناومێدی و نەمانی متمانە بە حکوومەت. لەبەر ئەوە جوتیاران ناچارن بۆ دەستخستنی داهاتێکی ئامادە لە بازاڕی ڕەشدا بە نیوەی نرخی خۆی بەروبوومەکانیان بفرۆشن. بەڵێ مەسرەفی زۆر ئەچێ گەنم، مەسرەفی زۆرە داوا لە حکوومەت ئەکری ئەگەر سیعر زیاو بکات بۆ فەلاح ئەمە لە بارترە بۆ فەلاحەکەیش و بۆ حکوومەتیش. بۆ حکوومەت قورس ناوێت چونکە حکوومەتە، بەس فەلاحەکە ئەرک و مەسرەفی زۆرە. لەبەرەوە مەسرەفی زۆرە و زیاتر ڕێز وە گەنم و جۆ و فەلاحەت بدا و هیلاکیەکەی دەربچێ ئەگەر سیعری بەرز بێتەوە ئێمە پیرۆزباییان لێکەین و دەستخۆشییان لێکردن. وەک خەلەکەمان بڕشتی نییە ساڵانە بۆ نمونە دۆلمێ 200 کیلۆ وەرەگرێت 200 کیلۆ ئێمە چی لێ بکەین؟ خەلێکی زۆرمان کردەوە هیچ لێشمان وەرناگرن لە سایلۆکانە. لە بازاڕی ڕێژ شایفرۆژین ڕۆ بە 350 دینار و بە 380 دینار. بەراورد بە سنووری گەرمیا بارانبارینی زۆر گرفت بۆ بڕشتی بەرهەمی گەرم و جۆ لە شارە زوو دروست دەکات. کەمترین بەرهەم 1/3 و بەرزترین بەرهەم 1/50. بەشێکی زۆری هاوڵاتیان ڕوو لە چاندنی تۆوی گەنم و جۆ دەکەن، ئەویش بەهۆی سەرەکی بوونی ئەو خواردنەوە بەراورد بە بەرهەمەکانی تر ئاسانتر دەتوانێت بەرهەم بهێنرێت و بدورێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، نزیک زنجیرە چیاکانی بەرانان لە سنووری شارە زۆر.